ئەچینە لای تۆرێکی تری پرۆگرامەکەمان باس لە چۆنەتی مامەڵەکردنەکەین لەگەڵ جۆری ئەو زەویانەی کە بیناسازی تیاکرێت و بە شێوازە لە شێوازەکان ئێمە هەمیشە پرسیارمان هەیە ئایا لە هەرێمی کوردستانە بە پێی ئەو ناوچانە و پارێزگاکان جۆری زەویەکان جیاوازەکەی خۆی لە چیا بینێتەوە منەگەر بە نمونەیەک پارێزگای سلێمانی بێنمەوە کە ناوچەیەکی جوگرافیایی شاخاوی هەیە بەڵام ناوچەی پارێزگای هەولێر لەوانەیە دەشتێکی بێە بەر لە ناو پارێزگای سلێمانیشە لەوانێت چەندین زەوی جۆرا جۆر هەبێ ئێستاش ئەبینین لە زۆربەی شار و شارۆچکەکانە بیناسازی و سیتیەکان و باڵەخانە گەورەکان ڕێژەکەی زیادی کردووە و ئەبێ ئەمە لە ڕێگای شێوازی زانستی بیناسازی و ئەبێ چۆن مامەڕە لەگەڵ زەویەکانی بکرێ و پێش ئەوەی بڕیاری بیناکردنی لێ بکرێ بۆی گفتوگۆ لەسەر بابەتەکەی میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر محەممەد ڕەوف ماکرۆ پسپۆری بیناسازی کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە دکتۆر سڵاو لێ بەیانی باش بەیانی باش سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاسان با سەرەتا لەوە دەست پێ بکەین لە ڕووی زانستیەوە مەبەستمان چییە لە جۆری زەویەکان ئێمە توانین زەویەکان بە چەند جۆرێک دابەش بکەین بەڕاستێ چەند من پسپۆری خاک نیم بەڵام بە شێوشی گەشی باسی بکەین زەوی جۆرەکانی گڵە تێکەڵە بە گڵ و وردە بەرد و ئەمانە یان بەگشتی هەمووی هەربەردە لەسەر هەموو جۆرە زەویەکان زۆربەی زۆری بەس پڕکراوە نەبێت ئەتوانی بینا بکەیت بینای نزم یا بینای بەرز تەبەنە هەر یەکە مامەڵەی خۆی جیاوازە تۆ ئەگەر لەسەر شاخێ بێ بەردێ بێ توانی یەکسەر دای بنی و ئەگەر لەسەر گڵ بیکەی لەو حاڵەتی ئەگەرەزانی پتە ئەوەنە بەهێز نییە ئەو قورسایی بینای هەڵبگرێ ئەتوانی پایل دابنی پایل یعنی پایەدا کوتیتە ناو گەڵەکەوە ئەو هێزانە بۆ نەقڵەکە بۆ تەبەخەکانی ژێری ژێرەوە هەڵێگرێت کوردستان بەگشتی تەمان خاکە لە هەموو شوێنێک هەیە گڵەکەش هەیە و بەردەکەش هەیە و ئەمان هەیە مەفروضە هەرێکە مامەڵەی خۆی لەگەڵا بکرێت بەداخەوە لە ئێمە بۆ خانووی هاوڵاتیان کە یەقات و دووقات و سێقات ومانەیە ئەو مامەڵە باشەی لەگەڵا ناکەین بۆ بینای بەرز بە ڕێنمایی هەیە لە بەلەدیە و لە بەرهێمێنانەمانەوە کە ئەبێ تاقیکردنەوەی بۆ بکرێ زۆر باشە هەمووی ئیجباریە بەڵێ تاقیکردنەوەی بۆ بکرێ و اینجا لەسەر زەوی تاقیکردنەوەکە مۆنسەکان و کوێمانان کە مۆنسی بیناکارین حساباتی بۆکەین دکتۆر محەممەد تاقیکردنەوەی چی بۆ کرێت بۆ نمونە پشکنین بۆ خاکەکە جۆرەکەی ئەگەر پرۆپەرتی ینی با بڵێن تایبەتمەندی ئەو گڵە چییە و چۆنە ئەگەر هێزی چووە سەر چەنگە نیشێ لە فترەی چەنگا مەسەلەن نیشنەکەی تێپەڕەکە لەو حەدەی کە مەسموح هەیە مەسموح نییە ئیتر کۆمەڵە تایبەتمەندی هەیە کە ئەوانە هەمووی حساب بکرێ ئەوان لە تێستەکە دەریهێن تەمەەن تێستەکان مەسەرن بەجێری بیناکە لەوانەیە بۆر هەڵەکەنێن یعنی بڵێن چاڵ هەڵەکەن بۆ قوڵایی 5 مەتر 10 مەتر 15 مەتر کولی مەترێک نمونەی لێوەرەگرن جازر ئەو نمونەیە تاقیکردنەوەی بۆکەن بەس مشکلەکە لە خانووی هاوڵاتیایە کە یەقات و دووقات و سێقات نەوەکو ڕێنمایی لە شارستانیەوە لە بەلەدیەوە هەنگاواکرێ شارەوانیەوە نە ئەو کەسە خۆشێت چێفاسی بۆ بکات چونکە تەبیعی مەبلەغێ پارەی ئیزافی هەرچەکە کەمە فابینی زۆربەی زۆر ئەو زەرەرەی کە تووشە بێت لە بینایە لە بینا بچووکەکانایە درزی بردووە یان شتێکی بووە یان ڕۆچووە یان ئەوە چووە ئەوە بەڕاستی تۆزێ ئەبێ هاوڵاتی ینی تۆزە ڕاستە مەبلەغێکی ئیزافیە بەڵام عەلەقە لەگەر تاقیکردنەوەشی بۆ نەکە پێشەوەی خانەکە دروست بکات کە هەڵی کەن ئەندازیارێکی ساحب خبرە بانکە بڵێ ئەمە ئایا من ئەمە خانووی دووقاتی لەسەر بکەم پێویست بە هیچ تایبەتمەندیەکەیە کە من بۆی بکەم لە ئەساسەکەیە بۆ نمونە بێنەوە مەسەکو بەکرەجۆ ئەرزێکی کشت و کاڵیە و لە گەڵەکان جۆرە مادەیەکی تیا هەیە کە کاتی ئاوە چێتە ناوی ئاوسێ ئەوە زۆر خراپە بەهۆی ئەو ئاوسینەوەجا ئەو ئاوسینەش ئەوەنە قورسایە پرێشەرەکەی با بڵێن زەختەکەی زۆرە پاڵپەسەکەی زۆرە بیناکە بەرزەکاتەوە یا لایەکی بەرزەکاتەوە کە لایەکی بەرزەکەەوە درزی تێبێ فەزوربەی زۆری ئەوانەی کە ئیبینی لە بەکرەجۆ بۆ نمونەکە ڕۆیە سەبەب هۆکارەکەی ئەوەیە اینجا بەعزەی شێ ئەچیا وەکو هەموو ئەساسەکەیەکە بە حەسیرەیەک کە تۆ کە بە حەسیرەیەک ڕاستە بۆ بەعزە توربەیەک بۆ بەعزە خاچی ئەوە باشە بەڵام نەک لە هەموو خاچەکە لە خاچی یەکو ئەوە دروستی بکەی تۆ ئەو ڕووبەرەی کە پاڵی پێوانە لە ژێرەوە بۆ سەرەوە زیاد گەورەت کرد چکە هەموو یەک کرد باستات لەو حاڵەتەیە
یعنی یارمەتیدا بۆ ئاسانەکەی کە زەختەکەی زیاتر کەواتە پێشەوەی بینایەک دروست بکەی زۆر گرنگە کە ماڵێک بناغەکەی بەقەوت بێ بیناکە زۆر باشە بێت پشکنین بۆ جێیەکە بکرێ ئەنجا بڕیار بیناکە زۆر ڕاستە هەیە لای خۆمانەوە پشکنینە دکتۆر ئەو پشکنیان بڵێ 4-5 نێ هەمی حکومیش ینی بڵێن کە تایبەتە بە حکوومەت و هەم ئەهلیش ئی تایبەت 4-5 هین هەیە ئەمانە هەیە پێویستە بەڕای من ئەوەش ینی وەکو ڕێنمایکی لێبێ وەکو شتێکی لێبێ چکە احتیمال زۆر ئەگەر لەسەر ئەو جۆرە خاکە دروستیکەی درست بەرێت چکە گەڵ بە مروری زەمانی ینی هەوڵجا لەوانەیە کە قورسایەکە و خستە سەر با بڵێن سانتیمە بنیشێ ئەنیشێ تاوان چکە و نەرمە 15 ساڵی تر ئەو سانتیمە بێتە 5-6 سانتیم کە بوو 5-6 سانتیم بتەکەی دەگەر هەمووی وەکو یەک بنیشە قەیناک وەکو واتۆ بەلەمێ بێت و پاڵێکی پێوانێ ناوەکەیە بەڵام وانە لەوانەیە لایکی قورستر بێ لای بێزەبت ئاوای لێبێ فەلو حاڵتەیە درزورە بێ فەزوربەی زۆری بیناکەمانەکەی بینی کە درزی تیا لە قاتی ژێرەوە هۆکارەکەی زیاتر لەوەیە تەمەن هۆکاری تریش هەیە بۆ درزبوون بەڵام ئەوەی کە لە قاتی ژێرەوە بێ زۆربەی ئەوەیە باشە دکتۆر ئێستا جەنابەت باست کردوتت بە پێی پێکهاتی خاکەکە هەندێک جار پێویستەکە بۆ نمونە پایەی بۆ دابنێت ئایا ئەگەر هاوڵاتیەک ئێستا نیشتەجێی سلێمانی ببێ بۆ نمونە لە گەڕێکێک وەکو بەکرەجە خان و دروست بکە ئەم پایە بۆ ئەوێ ئەبێت یان ئەبێ ڕێگەی تریش بگرێتە بەر یان ڕێگەی جیاوازتر دروستکردنی بۆ بینا گەورەکان ئەکسرێتی بابلین کۆنکریتی مسلحە کۆنکریتی شیشدار و پایە و یان دیواری مسلحە مشکلەکە بەڕاستی کەمترە خەڵک لەوانێ بە عەکسەوە تێبگە بەڵام مشکلەکە لە خان و بچووکانە قات و 2 قات و 3 قات چکە جۆری بیناکردن تۆ ئەتوانی بە خشت بلۆک بەرد بمانە بیکەیت بێ ئەوەی پایە و جسری تیاابێ ئەوە بڵێن نەوەیەکە جۆرێکترەوەی کە بە پایە و جسر و ئەمانە بیکەی بە کۆنکریتی شیشدار بێگومان پایە و شیشدار و جسر و شتەکان باشترە لۆی کە بەبێ ئەوانە بیکەی مشکلەکە لەوانەیە کە زۆربەی زۆرمان کەیکە تۆزە پارەی زیاتری تێچێ پایە و جسی بۆ ناکەین یەکسەر بلۆکەکەی ئەیکە بناسە بە بلۆک بەڕاستی خراپترین لەوانێسە برادرانی ساحب معمەلەکان پێشە ناخۆشێ بەڵام خراپترین مادەیە بۆ بیناکاری چ لە ڕێگەی هەڵگرتنەوە چ لە ڕێگەی سەرما و گەرماوە چ لە ڕێگەی بۆ دژی بوومە لەرزە و ئەمانە بربەز و بوومە لەرزە ئەگەر لە حاڵتێکە بەو کەرەسانە کرا چکە هەرزانترە لە کەرەسەی تر کە مسەلح بێ کە شیشدار بێ ئەلە لەقەل لە گۆشەکانە گۆشەی دیوارەکان پایی بۆ بکرێ با بڵێ ناوی نانێن پایەکە شیشیشی زۆر بێ با ناوی بنێوەکو چۆن ئەڵێ ڕەبات بە کوردی خۆمان ڕەبات بەسەر پەنجەرەکان هەبەی جیسێکە بەسەر پەنجەرەکان هەڕۆ ئەوژۆکو ڕەباتێ لە سوچەکانە هەبێ ئەساسەکە و سەقفەکە و بەیەکەوە بۆ ئەبەستێتەوە زۆر فەرقەکە لە ناحەیەوەی کە بربەستی بوومە لەرزە و ئەمانە بێت لە ناحەیەوەی کە احتیمالێ لایەکی بنیشێ لایەکی نەنیشێ چکە نیشتن ڕوەدات یعنی توربەکە و نەرمە لەسەر بەرد نەبێت تۆ نیشتن ڕوو هەرەدات بەسە بێ ئەو جیاوازی نیشتنە کەم بکەیتەوە جیاوازەکە کە کەم بۆ هەموو یۆکو یەک نیش یا بەرز بۆ لەو حاڵتەیە ئەوانە کەمترێ بێت باشە دکتۆر ئێستا زۆر جارێمی هاوڵاتیان پرسیارێکمان هەیە ئەڵێن ئەو زەویەی کە ئێمە لە سەریەژین و بینامان لەسەر کردووە لەسەر خەتی بوومە لەرزەین یاخونا لەسەر ئەوەی کە ئێمەی خانوویەکی قات و 2 قاتمانە بێت بوومە لەرزەیەکی نمرەیەکی کەمیشە بێ ڕاکینە دەرەوە ئێستا ئەبینی شارەکان گەشەکردنێکی یەکجار بەخۆی بینی و باڵەخانە هەیە 30 قاتە 40 قاتە ئایا ئەتوانین بە شێوازی لە بناغەکەەوە چۆن وڵاتە پێشکەوتەکان کاریان بۆ مەکریۆک وڵاتی چین کاری لەسەرەوە کرد کە بیناکە بۆ چەند نمرەیەکیش بجوڵێتەوە گرفت دروست ناکە لای خۆمان لە ڕووی بیناسازی و کار لەسەرم بابەتان ناکرێت بەڵێ ئێستا کۆدمان هەیە کۆد یعنی ڕێنمایی بووی چۆن دیزاینەکەیت کۆدمان هەیە سەبارەت بە بوومە لەرزە کۆدی عێراقی ئێستا زۆربەی زۆرمان ئێمە وەکو ئەندازیە لەسەر کۆدا ئەڕۆین ساڵی 2017 تازە کرایە و 2009 شی هەیە و ئێستا هەموو ساڵە دەستکاریە کرێ بە ژێرەی ئەو بوومە لەزانەی کە ڕوویە ئەبێتە با بڵێن داتایەک بۆ ساڵانی داهاتوو بۆ کۆدەکەی دەستکاریە کرێ و گۆڕێ بۆ خانووی بەرز ئەو عیمارانەی کە دروستە کرێ هەمووی حساباتی بۆ کرێ هەمووی بە جۆری ئەو کۆدە لەسەری ئەڕات
زەوی تا زەویش تەبیعی فەرقیە چکە زەویەکەش فاکتەرێکە بۆ حساباتی ئەو بوومە لەرزەیە ئایا هێزەکەی زۆرە بێ یا کەمە بێ تا زەویەکە نەرمتر بوو ئەمانە بێ ئەو هێزە زیاکە بەڵام لە ناو بەردا ئەوە کەمەکە طبعا بۆ هێز زەعیفەکان ئێمە چیەکەین چین پایل داکوتین فەلبەرەوە زۆری بینی و بینا بەرزانە بعضێکی حتا لە ناو بەردی شایە بەڵام هیچ هەر زۆر بەهێز نییە شینکێ بڵێن بەردێکی کۆن نییە کە زۆر ڕق بوو بێ پایل داکوترێ بۆی اینجا بەجێرەی گڵەکە و بەجێرەی ئەوەی تا چەند قات بەرزە چکە تۆ ناتوانێت بڕۆی 50-60-70 قات بکەیت سیستەمی ئەو بینایی کە دروستێکی جیاوازە بێ مەسەن بۆ ئەمانەی کە بینایی وەکوتم خشت و بلۆکۆمانەیە بەڕاستی کفر لە 3 قات زیاتر دروستکەی حتا بەڕێی من 3 قاتی زۆرە تا 2 قات کافیە بەڵام بۆ هەنی تر سیستەمی بەسەوە هەیە کە هەیکەلی بێت واتە جسر و پایە بێت سیستەمەوەی کە ئەو دیوارەکانیشی کۆنکریت مسەلح بێ وەکو لە زۆربەی زۆری عیمارەکانمان ئایبینین ئەوش هەیە بازەیەکی تا 20 قاتە بە جۆری گەڵەکەی بەڵام ئەگەر لە سەر بەرد بێ و ئەمانە بێت کۆمەڵە تێستەیە وەکو باسمان کردوانی بۆ کرێ ڕێگە و پێدا تا 50 قاتیش بڕۆی 60 قاتیش بڕێ مشکلە نییە بە جۆرەی ئەوە لای خۆشمان ئەوەی کە من ئاگادار بم بەڕاستی بینا بەرزەکانمان حسابی بوومەلەرزەی بۆ ئەکرێت هەمووی ئیتر تەبیعەکەوێتەوە و یەک شتی زۆر باشی شەیە تەبەنەژووە سەلامەتی کە وەبەرهێنانیش و شارەوانیش پەیڕەویەکەن هەج بینایە مەسەڵەن من مەکتەبێکم دیزاینی ئەەکەم مەکتەبێکی ئیستیشاریتر ڕاوێژکاریتر مەفروزە چێکی بکاتەوە بۆی کە هەم مەسئولیەتەکەشێکە سەرهەدوولا و لە هەمان کاتیشەنەوەکو یەکەم غەڵەتیشی کرد بێ یان بەعزە شتێکی لەبیر چوو بێ لەسەر دووەم ناڕات ئێستا ئەو پرۆسیجەرە بەنسبەت سلێمانیەوە بۆ شێوەیە ئاڕات زۆر باشە دکتۆر محەممەد ئێمە ئەبینین لە یەکەکانی نیشتەجێبوون زۆر جار ئەگەر ڕووبەرێک بە تاڵماوەتەوە دوای چەند ساڵێک ئەیکەن بە بینایەک بە باڵەخانەیەکی تر ئەڵێن با زەویەکە بە فیڕۆ نەچێ ئایا بەڕاستی زەوی ئێستا ئەوەی کە ئێمە ئەیبینین لە یەکەکانی نیشتەجێبوون زۆر بە چڕی لە تەنیشتی یەکا خەریکن دروستەکەن ئەمە هیچ لۆدێک هیچ گوشارێک لەسەر زەوی دروست ناکە بۆ نمونە هەر ئەوەی کە لە کاتی بۆ من لەرزای هیچ مەترسێک دروست ناکە ئەم بە چڕی دروستکردنی ئەمانە لە تەنیشتی یەکەوە ئەگەر زۆر نزیک بێ لێکەوە تەبانە یاری تۆ ئەلێرا هێزی بخێتە سەر مباشرەتەن پاش 5-6 مەترێ لێرەشا بینایی ترکرۆتە من ئەو هێزی ئەم بیناوە بینای لە ناو زەویەکە تێکەڵاوە بێ ئەبێ حسابێ ئەو کردووە کە تەحمولی دووچام بکە باشتر وایە تەبیعی تۆ دوورتر بن لە یەکەوە و لە هەمان کاتەوە زیاترکەوێتە پلانسازیەوە یعنی مەفروزە تۆ بینی بینایەک و بینایکە معقول نییە منەوە عیمارانە 40-50 قات بەرزەبێت و بەرامبەر بەیەکە یعنی هیچ خۆشی شتیان نامێ هیچ نەوەکو ڤیو نەوەکو بۆ سەلامەتی ئەوە فەرق ناکە بەڵام ناحیەکە وەکوتم پلانسازیە مەفروزە تۆ حەدیقە هەبێ لە بینە ینی ئەو پێداویستی تر کە لەو مجەمەعە مەفروزە هەبێت و توانی لەو ناوە دای بنەی بەعزەیشەوە ڕاستە بەڕاستی سیرەکەی هەوڵجار لە پلانەکە کە موافقەتی لەسەر کراوە زەویەکی زۆر هەیە لە بینی عیمارەیەش و ئەمارێکی ترە پاش فترەیەکی تر تەبیعی کە وەبەرهێنان لە بیرێت چێتەوە یا شارەوانی لە بیرێت چێتەوە کابرای ساحب وەبەرهێنەردی ئەلێ عیمارەی تر قوتەکاتەوە ئەوە بەڕاستی مەسەلەکە لە متابعەیە چ لە شارەوانیەوە چ لە وەبەرهێنانەوە مەفروزە ڕێگەیەوە نێن ئەم ئەرز زۆرە باوتر شوێنی تر ئەرز وەرگرێ و يعني عمارة تروز بكا بس أو ما أنا فعلا والله من ناحية إنشائية ولا ناحية هندسية حدود يوي كلا تنيجيك وبيا تنزل بيا أقل لسر خاشي جوابه كهلي قريبون منو كبلين سر شاخة وبردة وما مشكلة نية زيادة لو كنا مشكلة بلان سازي كيو مشكلة بيئة يعني environment يعني كجينجية كتولن جينجية كوابو طبيعي هم ناخوش وهم بو جينجاش خرابية. باشا دكتور بوي كم گرفتانە ڕوونەیە ئێستا لە زۆربەی وڵاتە پێشکەوتەکان ئەساگەر لای خۆمان مهندسێکی بەڕێزی وەکو جەنابەت بڕیاری لە بینایەکە بێت تاکە کەس بوو بێ ئێستا شێوازەکان گۆڕی و کردویانە بە تیمۆرک یعنی چەندین مهندس بەیەکە و بڕیاری باڵەخانەیەکەیان کە بەیەکەوە دروستیکەن ئەمەش چەندین بۆچوونی جیاوازەکە هەریەکەیان لەسەر بابەتێکی شەکا بۆی کە ڕاوێشە بێ لە بینیانە و کارێکی باش ئەو بکەن لای خۆمان ئێستا ئەمە بەدیەکرێت بەڵێ سەر لە زۆربەی زۆرە و بینایانەیە کە تۆ چی ئیجازە وەرەگ لە شارەوانیەوە ئەو نێرێ بۆ ژینگە ئەو نێرێ بۆ دیفاعی مەدەنی ئەو بۆی گەزانەی سەلامەتی تایە یعنی زۆرش لەمانە هەمووی کۆ بێتەوە کە هەموو ڕێگە و پێ ئەدەن لەو حاڵدای اینجا وەبەرهێنانە ئەمانەیە اینجا ئیجازەکە دێنێ و ئەچی تۆ بیناکەکەی
بەس مشکلەکەوەی کە متابعی نەکەیت کە تۆ تا ئیجازەکە وەرەگرێ بەس وەکو فەرمووی پاشبێن یەکسەر بینایشتری لە تەنیشتە قوتەکاتەوە. ینی مەفروض ئەوانە ڕێگە بگیرێ کە دوی ئیجازەی ئەوڵی دا شارەکە بۆ شکڵە بوو ئەوەنە مساعجینان هەموو تعلیمات هەیە مەفروضە ئەوەنە ڕوبەری سەوزی بێ ئەوەنە مەسەرەن مەکتەبی تیابێ ئەوەی تیابێ خستەخانەی تیابێ کەدا بەو شێوەیە ینی بەس پاشبێنێ دوای ئەگۆڕێ و بینایتری لێ زیاکرێەوە ینی متابعەکە نییە. گرنگیشە چاودێری سەرەتایەکەی چۆن بۆ یەکرێ لە تەواوبوونی بیانیان کەشە بەردەوام چاودێری هەبێ ینی بۆ نمونە زۆر جار ئەو کەسانەی لە سیتیەکانە نیشتەجێن ئەڵێ پێشتر پیانوتین ئەمە کوالێتی شوێنەکەمانە بەڵام دوای لە دروستکردنە هەمووکو بە ڕێزە ئاماژۆپیا لە ڕووی ماتریاڵەوە لەوانەیە ماتریاڵەکان لەو کوالێتیانە بێ کە لە بیناکەیە بەکارێن ئەمەش تا چەند گرنگە لیژنەی تایبەت و چاودێر هەبێ بۆی کە بزانن چی لە دیوارە بەکارێنرێ و چی ئەکرێتێ نێوان ئەم ئەساسیەم بینایەوە ئەمانە چەند گرنگن کە بووی دڵنیای لای هاوڵاتیان دروستکە. ئەو پرۆژە گەورەکان بەڕاستی لە هەر لە دیسانەوە هەروەکو ڕێنما هەیە لەو بەرهێنانەوە ئەمانەوە کە مەفروضە نەک ئەو جێتێک کە تەنفیزێکە خۆش ئەو کۆمپانیای ئەو شەریکەیە جێتێکی ئیسیشاریش متابعی بکە و لەگەڵان چاودێری بکە. بەس بەداخەوە بەجارێ لەوەش یعنی با بڵێن فێڵی لێ ئەکرێ کە چۆنەڵێ نووسنگەیەکی زڵ سێبەر هەیە ئەو بۆیەکە مەسەلەن کە ئەو بۆی کردیانی کە نەمار خۆی ئیشرافی خۆیەکە ئێوە نامێ مەفروضە نووسنگەیەکی مستەقیل متابعی بکە فتا ئەوەی کە تەواو بێ با بڵێن ئەوە تەطبیقە کرێ لەلایەن هەردوو لاوە و نووسنگەیەک با بڵێن متابعەیەکە چ بە نسبەت مەوادەوە چ بە نسبەت ناحەی شایە و معماری میکانیک کاروبا ئیلی ئاخری بەس مشکلەکەی پاش تەواوبوون متابعەکەمان نییە هیچ کەسی متابعەوە ناکە بزانم تا چەند لەسەر ئەو پلان و شتێک کە دانراوە پەیڕەوی ئەکرێت و هیچ دەستکاری زیادەی ناکرێت ئەلەوەیە ڕاستە بکەن بەڕای منیش ئەو نەقسەمان هەیە. دکتۆر ئایا ئێمە هیچ هەیە یاسایەکی دیاری کراو بنێت بۆ نمونە ئەم یەکانی نیشتەجێبوون ئەبێ ڕوبەری سەوزایی ئەوە نەبێ ڕوبەری پارکینگ ئەوە نەبێت ئەمانە هیچی دیاری کراوە؟ بەڵێ هەمووی لە ئیجازەکەی ینی بەسەد ڕێنمایەکەی ئەمانەی هەموو تایە بێ مثل ناو شارەکە ئەوەنگە بنساحی ئەوەنگە ڕوبەری سەوزی بێ ئەم مەفروض ئەو متسزەمای تیابێ ئەو مەکتەبەی تیابێ ئەوەی تیابێ خزخانی تیابێ ئەوە کەدا بەو شێوە ئەوانەی مەفروض هەموو تیابێ بەس کە نەکرێت یان ئیجازەکەی ئەدرێتەوە بە حسابە وەزار ئەو دەچەکا بە شوقەکان چکە ئەوانە ئەفرۆشێ ئەوانی تر تەبیعی خزمەتە بۆ پاشتەوابوون کاتێک دەزانی شوقەکانی فرۆشتووە ئەوانە کردو بەس کێتە سەر بینای خزمەت گوزارەکان نایکە یا بە ناتەواویەیەکە کە متابعەکەش نەبوو کە ژوێنێ درایە بەداخەوە هەموو شتێ زۆر شتەکەوێتە سەروی کە متابعە هەبەیە کە بزانن ئایا پاشتەوابوونی تا چەند ئەمە پەیڕەوی کراوە و چی تریش پەیڕەویە کرێ بۆ مەستەقبل تەجاوزی تیانە بێ ئەمانە هەمووی. دکتۆر زۆر کەس هەیە خانوویەکی خۆی هەیە لە بڕیارەیە لەم خانوویە دوای چەند ساڵێک هەڵە بۆ قاتێکی کە دروست نەکەم ئەم قاتە دروستەکە هێزەکە زیاترە بێ لەسەر ئەمەغەڵە ئەمەش هەر پێویستی بەڕاوێشەیە جارێکی تر کەسانی پسپۆر ببینن ئایا پێویستەکە قاتی لەسەر زیاکرێ بۆ شوێنەکەی بە کەڵکی ئەوەیە کەم بینایە تووشی دەرز و داچوون نابێت ئەمانش پێویستی بە پرسەیە بتەکیت ئەوەش باشە شارستانی ئەگەر بینای تیجاری ئەمانە بێ کە یەکی بێ قاتیتی لەسەرکە ئەوەی کەم بزانم داوا لە یشتێندا زارانیش داوای جێتێکی پسپۆری لێکە لە نووسنگەیە کە بۆیان تەئید بکە کە ئەمە قاتێکی تر هەڵەگرێت یا دوو قاتی تر هەڵەگرێت تەمە لە حاڵەتەیە نووسنگەدا زیارەکە مەفروضە پیا بچێتەوە بە هەموو یا بچێتەوە بە دیزاینەکەی بە تایبەت توربەکەی گەڵەکەی خاکەکەی بزانێ ئەو قاتی ئیزافیە هەڵەگرێت یانە بەڵام دیسانەوە گەڕێنەوە بۆ بینای بچووک هی هاوڵاتی یە قات و دوو قاتەوانە کەس مەحاسەبەی ناکات یعنی وەکو ئەوە نییە بڵێ بینایشتی جاری بێ شارستانی بەلەدیە داوای هینی لەکە داوای ئەو تەئیدەی لەکە لە نووسنگەیەکەوە. زۆر باش دکتۆر بێگومان کاتێک ئەگەر باسی خان و کڕین بێت جا ئێستا خان و بێت یان شوقە بێت بەڕێز تێڕوانینت لەگەڵ بۆ نمونە منە جیاوازە چونجە نابێت لە ڕووی ئەندازیاریەوە زۆر بەورتر سەیری ئەەکەی بەڵام ئەم تێڕوانینە واکات زۆر جار من دواتر کێشەم کەمتر بۆ دروست بێت چونکە بە قسەکەی بەڕێزیش بەداخەلانێ چاودێری کەم بێت لەسەر ئەم شوێنانە. دکتۆر ئەگەر بۆ نمونە من وەکو هاوڵاتیەک ویستم بڕۆم شوقەیەک خانوێک بکڕم لە ڕووی ئەندازیاریەوە چه تێڕوانینێک چه زانیاریەکم هەبێت باشە ئەو پێوەرانە ڕەچاو بکەم بڵێم ئەمەی تیابێت ئەمەی تیابێت پایەکەی وابێ کە واکات کەمتر دوای سەرشەم بۆ دروست بکە.
ئەگەر تۆ بچی بڵێن شقە لەوانەی کە تەواو کراوە و بیکڕیت ئەوە کرێتەوە زیاتر بەڕاستی سەر پلانەکەی ژوورەکان لەکوێیە و مساحەکەی چەندە و چەند ژوور و بەژێری پێداویستی خۆت و بەژێرە و پارەی کە هاتە دووەم زۆر احتیاطی ئەگەر بپرسی ئەم هەیکەلە ئەم بینایە بە چی کراوە چۆن کراوە کوێ کردوێتی کوێ چێکی کردوێتەوە حەقی شەرعی خۆتەوانە بزانیت و لە هەمان کادا و عەقدی کە ئیکەی کۆمەڵی هێنیتیا هەیە کە ئەمانە ئەمە تایبەتمەندی ئەم شوقەیە وا کراوە بە دیواری ئەوە دیوارەکەی عەزلی بۆ کراوە نەکراوە پەنجەرەکان پلاستیکەیە ئەلمنیۆمە دوو شوشەیە یانە ئەتوانێ ئەوەی چێک بکەیتەوە حەقی شەرعی خۆتە بەس مشکلەکە لەوانەیە کە هەوڵاتی احتیاطی کە خانوویەکەکە بەڕاستی بەس مجرد نەخشەکەی ئەندازیارێک بوویەکە بەزەر ئەندازیاریش نییە ڕاستەکەی ئەندازی ئیمزای ئەندازیاری لەسرە ئەندازیارێک بۆیە کات و دوایە چێ تەنفیزەکە بە وەستایە تەنفیزەکە نە مۆندیسە چێ بەلایە نە هیچ شتێکە چێ بەلایە وەسایەکە نەڵێ کورە بەقەدە دە مۆندیسە زانێ وەستاکە یا خۆشیڵێ 50 ساڵامە ئیشمە ڕاستە ینی احتراماتی بۆ وەستاکە و 50 ساڵە ئیشێدی بەڵام ئەندازیار نییە ئەوەی کە من نەیزانم و خەلفێتە هەندەسێکم جیاوازە لەگەڵ ئەوەیە ئەو ئیشی دەستکاریەکەی کردو وەستایەتی ئێزانێ فلەوەی ئێمە بەڕاستی زۆر جار تووشی مشکلە ئابین سێکە خانوێ مشکلەیەکی تێکە دەڵێن چێ بۆی کردووی وەڵا فڵان وەستا باش ئەندازیاری بەسەرەوە بۆ نەخێر ینی قەیناک تۆ 5 دەفتەر 6 دەفتەر 7 دەفتەرەیە بە خانوێ دروستەکەی دەبا 20 وەرەقە 30 وەرەقەش ئیزافی بێ بە ئەندازیارێ چاودێری بۆ بکە ئەو پەڕێواوەگە لێسێ یعنی هیچ نییە مقارنەتە بۆ مەبلەغە بەس بەداخەوە بە زۆرێ زانێ دەرزیتیابوو نەیکڕین بڵێ خانوویە دەرزیتیابوو نەیکڕین خانووەڵام ینی زۆر جاردینی ناکرێت خۆ بێ مانواز لە خانۆگام هێچ کە زۆرینی دەرزیتیایە دکتۆر دەرز و مرز و ئەمانە ڕوو ئەدات احتیمال هەیە ڕوو بدات هەموو دەرزێکیش خەتەر نییە و من هەموو جارالگەم وەکو سەرێشە وایە ئەبێ لە سەبەبەکەی بگەڕێت دوانی چی سەریێشانوی ئەویش درستبوون ئەگەر لە ژێرەوە ڕووباز زۆربەی زۆری درزەکانەوانی قاتی ژێرەوە هی گڵەکەی خاکەکەیە ئەوانەی ئەگەر لە سەری سەرەوە بێ قاتی ئەخیر بێ زۆربەی زۆری تەمەد و تەقەڵوسەی کشان و درێژ بوونەوەە خۆ دەزانی گەرما و سەرمایە تۆ بە شەو دەرەجەی حیاتە ناقسەن لەوانێ بگاتە 10 ناقسەن 5 بە ڕۆژ ئەگاتە ئەگەستان بێگاتە 25 30 ئەگەراوین بێگاتە 55 ئەکشێ مادە کشێ خەڵک زانێن کۆنکریت بەرازە ئەو کۆنکریت ئاسنە هەتا ئاسنیش ئەکشێ بە گەرماوسەر لەو کشانەیە لەو هاتوچۆیە ئەگەر کشانەکەی لە تحملی کۆنکریتەکە زیاتر بوو ئەتەقێ شیشەکە ئەیگرێ ڕاستە ئەیگرێ بەس احتیمالە درزەکە هەر دروست بێ بەڵام درزی زۆر باریک نەبینرێت یان درزەکە قەیناکە ڕێگە پێدراوە ئەگەر لەسەرەوە بێ زیاتر احتیمالی ئەوەیە نەتیجەی تەمەدود و تەقەڵوس بێ ئەگەر لە خوارە بێ احتیمالی نییە بەس لە بینای تیجاری و بینای ئەوانەی کە بە هیکەلی دروستکراون ئەوە کەمترە بەسراحەتەن لەوانەیە لە بینی دیوارەکە و پایەکانە هەبێ دیوارەکە و جسرەکەیە هەبێ بەس هیچ نییەوە هیچ مشکلە نییە بەڵام بوونی نیشتنی یا بوونی درزبوونی ئەوانەی کەمترە چووکە شیش دارە مسلح بە قۆتە بۆ ئەڵێن بتەکی تۆ ئەگەر توانی تۆزە پارەی ئیزافی بێی بە جسر و پای بیکەی زۆر باشترە دەسەکانە خۆش سپاس بۆ زانیارەکانە بە هیوای ئەوەی کە هەمومان بیر لەوەکەینەوە بڕەپارێکی زۆر لە بینایەکە سەرفەکەین بیریش لەوە بکەینەوەکو دکتۆر ئاماژەی پیا بۆ سەلامەتی ژیانی خۆمان و بووی ئەو پرۆپارە زۆری کەشمان لە دەست نەچێ بتوانین هەر لە بناغەوە پرس و ڕاوێژ بکەین بە کەسانی پسپۆر لەو بوارەیە تاوەکو ماڵێکی شوێنێکی حەوانەوەی تەندروست و شوێنێکی مەترسی دارمان نەبێت دووبارە سپاس بۆ تۆ سپاس جوایە زۆر سپاس